بەخێر بێن بۆ مەراسیمی ڕێزگرتن لە 39هەمین ساڵیادی چینیابارانی باریسان و شێخوەسانان و 38 ساڵ پێپەڕبوون لە ساڵیادی قوربانیانی پرۆسەی ئەنفال. ئامادەبوانی بەڕێز ئێمە وەکو بیرهێنانەوەیەک بۆ ئەو تاوانە قێزەوانەی ئەنفال کە ڕوویدا کورتە ڤیدیۆیەک لەلایەن کاکدەشتی بەرزەوانیەوە ئامادە کراوە، هەمومان بەیەکەوە سەیری دەکرێت. دێوارەی ڕۆژی 16 نیسانی 1970 ڕۆژێمی باس بە چەکی کیمیایی بۆردومانی هەردوو گوندی باریسان و شێخوەسانانی کرد. ئەمە بۆ وەک جار بوو کە ڕژیم بە شێوەیەکی بەربڵاو لە دژیگەری کوردستان کەڵکی لە چەکی کیمیایی وەردەگرت و ڕۆژێک پێشتر و لە 15 نیسانی 1970 بۆ یەکەم جار ڕژێم بە فڕۆکەی جۆری C-22 چەکی کیمیایی لە ناوچەی سەرگەڵ و گوندەکانی کانیت و سێکانی شارستێن مەرگە و خۆی جاکایەتی بەکارهێنا. ڕۆژی 16 نیسانی 1970 لە پارێزگای هەولێر گوندەکانی باریسان، شێخوەسانان، کانیبەر، زنجیرە چیای دەرشێر، زینی بەڵامکان و ناوچەی ساوسێوەکان لە قەرەدا بۆردومانکران. 12 فڕۆکەی جەنگی چەکی کیمیاییان ڕۆژان. ئەو ناوچانە ناوچەی ئازادکرا بوون. نزیکەی 280 هاوڵاتی شەهید بوون، 320 دیکەش بەرکەوتنی چەکی کیمیایی. مەبەستی ڕژێم لە ناوبردنی گەلی کوردستان و خاک و ژینگەکەی بوو. لە دوای بۆردومانەکەش خەڵکی باریسان و شێخوەسانان بە مەبەستی چارەسەری ئەوڕیان لە هەولێر و شەقڵاوە ڕوانی کرد، بەڵام ڕژێمی بەڵس بەشێکی زۆری ئەو خەڵکی دەستگیر کرد و زیندە بەچاڵی کردن بۆ ئەوەی ئاشکرا نەبێت کە چەکی کیمیایی بەکارهێناوە. بەشێکی دیکەی بەرکەوتوانی چەکی کیمیاییش تا ئێستا بەدەست ئازارەکانیان بەناڵێن و ژینگەی ناوچەکەش زیانی زۆری بەرکەوت. پێویستە ئەوەش بگوترێت کە هەموو ناوچەکانی کوردستان بەربەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ڕژێمی بەعسەوە کەوتوون. بەڵام کیمیابارانکردنی هەڵەبجە بەهۆی گەورەی کارەساتەکە و شەهید و برینداربوونی ژمارەیەکی زۆری خەڵکی بێتاوان لە ماوەیەکی کەمدا بۆ واهێمای قوربانیدانی هەڵەبجە. ئەو تاوانەی ڕژێمی باس یەکێک بوو لە زنجیرە تاوانە خێزەونانەی کە بەرامبەر بە گەلی کوردستان ئەنجامی داوە. ئەمەش بە سەرەتای تاوانەکانی کیمیاباران لە کوردستان دادەنرێت کە دواتر و لە قۆناغەکانی داهات و بە شێوەیەکی بەرینتر و بەربڵاوتر بە مەبەستی لەناوبردن و سڕینەوەی گەلی کوردستان خەڵکی لێوەرگیرا. هەروە مەبەستی ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی کیمیابارانی باریسان و شێخوەسانان پەرلەمانی کوردستان ڕۆژی 16 نیسانی وەک ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کرد و لەو ڕۆژەدا وەڵامدانەوەیەکی بۆ تاوانەکانی جینۆساید و لە ناوبردنی ژینگەی کوردستان هەڵمەتی لەناوچاندن و ژینگە پارێزی ئەنجام دەدرێت. وها هي الملحمة الجديدة في عملية الأنفال التي حقق فيها جيشنا المقدام وبمشاركة مقاتلي أفواج الدفاع الوطني من أبناء شعبنا الكردي تؤكد أي وهم أسقط أنفسهم فيه حكام إيران البغاة حين راهنوا على حفنة من المرتزقة ممن لفظهم شعبنا الكردي من صفوفه.
منذ عهد طويل إلى أراذل الظلم وطغان، واستساغوا طعم الخيانة والعمالة للأجنبي. فمثلما لدينا صاروخ الحسين الجبار، نتاج العبقرية العراقية بدك أوكار الدجل في طهران وقم، لدينا كل الأسلحة مما يعرفون ولا يعرفون. الحكم على مدام استطاع حسين المجيد بالإعدام شملا حتى الموت. بە هیوای ئەو دیمەنە تراژدیانە لە دیرۆزی خەڵکی کوردستان جارێک تر دووبارە نەبێتەوە. ئەمە دەبوانی بەڕێز ئێمە لە درێژەی بەرنامە پرۆگرامەکانی ئەم یادکردنەوە تراژیدیەیەدا
سیمینارێک بەڕێوە دەچێت بۆ دکتۆر ئیبراهیمی مەلازادە لەژێر نامیشانی جینۆساید وەک پەیوەندی و نقۆڵیکردن وەک بەردەوامیدان لە تاوان. هەروەها بۆ خات و عەدالەتمەند لەژێر نامیشانی جینۆسایدی ئەنفال یان دەوەری و ئەرشیف لەلایەن کاکەشتی بەرزەواریەوە بەڕێوە دەبێت بافن. دکتۆر ئیبراهیم مەلازاد طبعاً دکتۆرا و پرۆفیسۆرە لە بواری کۆمەڵناسی دکتۆرای لە کۆمەڵناسی هەیە توێژەر و ئەکادمی لە کۆمەڵناسی سیاسی جینۆساید لە لەندەن دانیشی ئێستا مامۆستا کۆمەڵناسی تاوان جینۆسایدە لە زانکۆی سۆران لە هەرێمی کوردستان توێژەری میوان CTPSR لە زانکۆی کۆنڤێرتری لە بەریتانیا هەروها توێژەری بەشداری لە سەنتەری توێژینەوەی ئێرێمۆ لە پاریس بە شێوەیەکی بەرفراوان لە بواری میدیا و ڕۆژنامەگەیدا کاری کردووە بە تایبەتی لە چەندین ڕۆژنامەی جیاواز لە ناو خۆ دەرەوەی کوردستان بەڵاوی کردوونەتەوە تا ئێستا چەندین بابەتی ئەکادمی بە تایبەتی چاپتەری کتێبی بەڵاو کردوونەتەوە و توێژینە و لێکۆڵین لە چەندین ناوەندی زانستی زەمینی دامەزراوەی نۆربێرگ ئەلیاسە لە ئەمستردام زمانەکانی ئینگلیزی عەرەبی ڕۆڵەندی کوردی و هەندێک فارسیش دەزانێت. ئێستا دکتۆر فەرموو. بەڕێزان سڵاوتان لێبێت خۆشحاڵم کە لێرە ئەو کار لە خزمەت جەنابتان بم. گیانی هەموو شەهیدانی کوردستان شاد. بەڕاستی ببورن لە 20 دقەیەک چارێک 20 دقە کاتتان دەگرم. ڕووداوەکان ئەوەی کە لە عێراق ڕوویداوە هەمومان بەپێیان جار گوێمان لە ڕووداوانە بووە بێمان بەرەوە ناچمەناو ئەو چی ڕووداوە. هەندێک سەرقەڵەم ئامادە کردوون سەبارەت بە پەیوەندی کورد لەگەڵ عێراق و پەیوەندی نێوان کورد و عێراق لە پەیوەندی بە ئەنفالەوە گۆڕاوە بۆ ئایا ئەو پەیوەندیە گۆڕاوە بۆ کۆناڵێکی تازە یانی ئێمە هێشتا لە ناو شەپۆڵەکانی تاوانەکانی جینۆسایدە. طبعاً تاوانە گەورەکە دوورکەی تاوانەکە هەمومان دەزانین شاڵاوەکانی ئەنفالە، بەڵام باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی دنیا ئەوەندە کەیسەی جینۆساید هەبن ئەوەندەی کە لە عێراق هەن. یعنی زۆربەی ئەو نەتەوانەی ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە جارێک جینۆساید کراون و ئیتر دوایی نەتیجەی جینۆسایدەکانەوە تا سەربەخۆ بوون گەیشتون بە مافی سەربەخۆیی و دەوڵەتەکان دامەزراندووە یانەوە تا ئیتر لەگەڵ ئەو دەوڵەتەی کە تێیدا بوون ژیانیان گۆڕاوە بەرەو ئاراستەیەکی باشتر. بێجگە لە کورد کە تا ئێستاش لەناو ئەو معاناتەی بێدەوڵەتی و لەژێر ژموونی ئەو چوار دەوڵەتەی دەناڵێن داخوریەکان کە نەتەوەیەکی موسڵمانی زۆر هەژاری دنیای ئەفریقان تا ئێستاش ئەوان وەکو کورد لەناو ئەو شەپۆڵەی جینۆسایددا دەتلێنەوە. لێرە دەتەوێت بپرسین ئایا پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق طبعاً ئەو قسانەی کە تایبەتن بە عێراق بە هەمان شێوە شمولی تورکیا و ئێران و سووریا دەکەن، بەڵام لێرە بابەتی ئێمە زیاتر لەسەر عێراقە. ئایا پەیوەندی نێوان ئێمە و عێراق پەیوەندی نێوان داگیرکەر و داگیرکراوە یان کێشەی ئێمە کێشەی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و مافە بنەڕەتیەکان؟ لە دەڕوانگەی من پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق پەیوەندی داگیرکەر و داگیرکراوە. هەر کاتێکیش لەسەر ئەو بنەمایە ئەمە تەحدید و دەستنیشانی ئەو پەیوەندیە دەکەین پێم وابێ زۆر بەسەر ڕوودا چووین و ناتوانین
لەناو ئەو جێژا و ئەو بازنەیە دەرنچین کە هەتا ئێستا ماوەی لە 1926ەوە کە باشووری کوردستان لە عێراقەوە دەکێنراوە هەتا ئێستا لەناو ئەو جێژاوە دایم لەو بازنەیە نەماتوانێت دەرچین. لەبەرەوە تەماشا بکەن ئەو خودی جینۆساید هەندەی پەیوەندی بە داگیرکەرەوە هەیە، هەندەی پەیوەندی بە دەوڵەتێکی نیشتیمانیەوە نییە کە یەکێک لە گروپە نیشتیمانیەکانی خۆی جینۆساید بکات. بەڵکو زۆربەی جاران جینۆساید پەیوەندی بە داگیرکەر و بە داگیرکراوەوە هەیە. نمونەشمان زۆر هەر لە وەستی تەیموور لە ژێردەستی ئەندونیسیا بوو، لە بۆسنا لە ژێردەستی سەربەکان زگاربوویانیان بەدەستینا بە هەمان شێوە ڕۆژهەڵاتی تەیمووریش، باشووری سوودان بە هەمان شێوە دوای ئەوەی کە ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوونەوە سەرکۆلەکان وەرگرت، زۆر شوێنی دیکەش ئەوانە هەموو گەیشتن بەسەر بەخۆی. مەگەر لە هەندێک ئەوەی هۆلۆکۆست کە گەورەترین جەریمەی تاوانی سەدەی بوو، ئەوانش بە هەمان شێوە دوای هۆلۆکۆست جووەکان توانیان دەوڵەتێک بۆ خۆیان دابوزێن. ئێستا دوای 2023 ڕژێمی دەوڵەتی عێراق گۆڕانکاریەکی ڕوشەیی بەسەرداهات، دەسەڵات لە سوننەکانەوە گۆڕدرا بۆ پێکهاتەی شیعە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەو پێکهاتەیە، ئەو دەسەڵاتایە، ئەو نوخبە سیاسی کە لە بەغدا حکومەکەن نەیانتوانیوە عێراق وەکو بەرپرسیار لە تاوانی جینۆساید دیاری بکەن. بێگومان وردەکاری زۆرن لەوە و دادگای باڵای تاوانەکانیش هەمووتان حتمەن بیرتان بێ و زۆر دەمێژ نییە. چوار تاوان دادگای باڵای تاوانەکان چوار تاوانی دژ بە کورد بە جینۆساید ناساندوون، تاوانی جینۆسایدی فەیلەکان و هەروەها جینۆسایدی بازانیەکان و شەڵاوەکانی ئەنفال و پیمەبارانی هەڵەبجە. ئەوە جگەر لەو شاڵاوی ڕاگواستن و لە پرۆسەی تعریب و تەرحیل و لە دەستگیرکردنی حەزاران لاوی کورد و ئێدامکردنیان بە شێوەی جیاواز و هەتا دوایی، یعنی ئەگەر باسی تاوانەکانی ئەو ڕژێمەی دەوڵەتی عێراق بکەین بەرامبەر بە کورد بەڕاستی تەواو نابن. ئەو پرۆسەیە، ئەو پەیوەندیەی کە تا ئێستاش پەیوەندی کورد لەگەڵ عێراق پەیوەندی جینۆسایدە، دەبێت لەسەر ئەو بنەمایش تەماشای ئەو پەیوەندیە بکەین. هەر ڕوانگەیەکی دیکە لەو پەیوەندیە لەگەڵ عێراق ڕوانگەیەکی غەڵەتە. هەتا ئەو دەوڵەتەش بە تەواوی نەچێتە ژێر باری ئەو بەرپرسیاریەتە مێژوویەی کە بەرامبەر نەتەوەی کورد ناوێتی، ئەوە ناکرێت و نەدەشکرا، پێشتریش نەدەکراوابی پەیوەندەکان ئاسایی بکرێنەوە لەگەڵ ئەو دەوڵەتەدا، هەتا بە تەواوەتی دانیان بە بەرپرسیارەتی دەوڵەتی عێراق نەنابڕێت. هەتا ئەگەر هەموو بەرپرسەکانی بەغدا لە سەرۆک کۆمارەوە، هەتا سەرۆک وەزیران، هەتا هەموو وەزیرەکانیش ببن بە کورد، ئەو دەوڵەتە هەر بەرپرسیارە بەرامبەر تاوانی جینۆساید. هیچ لە بەرپرسیارەتی ئەو دەوڵەتەی کەم ناکاتەوە. بۆ دەبێت هەر لەسەر ئەو بنەمایش تعامل لەگەڵ ئەو دەوڵەتەی بکرێت. و ئەگەر دەستەرجێری سیاسی کوردیش لە دوای 2023 وشیاریان بەو تاوانە گەورەیە هەبوایە، بە دڵنیایی نەدەبوایە بەو شێوەیە عێراق بنیاد بکەنەوە. دەبوایە لەسەر بنەمای جینۆساید ئەو دەوڵەتە بنا بکرێتەوە. دەبوایە هەر لە سەرەتاوە
هەر سەرۆکێکی عێراق کە دێت لەگەڵ سەرۆک وەزیرانەکەی دەبوایە بێت بۆ پایتەختی هەرێمی کوردستان، دەبوایە لەو هەرێمەش مۆنومنتێکی زۆر گەورە وەکو سیمبۆڵێکی هەمیشەیی تاوانەکانی جینۆسایدی کورد هەبوایە و بێن وەکو سەرۆکی ئەڵمانیای شەرقی ئەڵمانیا ڕۆژهەڵات چۆن چوو لەسەر چۆقەکانی دانیشت بەرامبەر مۆنومنتی هۆڵۆکۆست بۆ داوای بردنی کرد، دەبوایە هەموو جارێک کە سەرۆکی عێراق دەبوردرێت سەرۆکە نوێیەکەی بێت لەسەر چۆک دابنیشێ و داوای بەناوی دەوڵەتی عێراقەوە داوای بردن لە کورد بکات. دوای ئەوەش دەبوایە کۆمیتەیەک دروستکرابایە بۆ بەدوادارچوونی ڕاستیەکان. هەتا ئێستا دەیان نهێنی ئەو تاوانانە ماونەتەوە و کەسمان نازانین چۆن ڕوویدا قوربانیەکان چیان لێهات، تا ئێستا سەپاتەی قوربانیەکانی ئەو تاوانانە مەسیر و چارەنووسیان دیار نییە. 5,000 فەیلی شوێن بزر کران، تا ئێستا بە شێوەیەکی گشتی هیچێک لەو کوردە فەیلیانە چارەنووسیان دیار نییە. بازرگانیەکان 200-300 کەسێک چارەنووسیان دیارە. شاڵاوەکانی ئەنفال تا ئێستا چەندیان چارەنووسیان دیارە؟ هیچێک. لەبەرەوە پێویست بوو کۆمیتەیەک دابمەزرێت و بەرپرسەکانی کە بەتایبەتی ئەوانەی کە ئاگاداری ئەو تاوانە نەبوون بهێنرێنە بەردەم دادگا و لیژنەیەک لە کورد و عەرەب پێک بهێنرابایە بۆ وەکو ئەوەی کە لە زۆربەی تاوانەکانی جینۆساید پێکهێنرابایە و بە دوای ڕاستیەکاندا چوبانە. اینجا دوای ئەوە دەبوایە قەرەبووکردنەوە، دەبوایە کورد بە هەموو شێوەیە پێداگر بووە لەسەر ئەوەی چۆن بۆ کوێت سندووقێک دانرا بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی کوێت، دەبوایە سندووقێکیش دابنرا بووایە بۆ کورد بۆ باشووری کوردستان و بۆ ماوەی ساڵێک بۆ ماوەی 10 ساڵ بۆ ماوەی 20 ساڵ کێشە نییە، مهم بە شێوەیەکی پرۆسس قەرەبووی هەموو قوربانیەکانی جێنۆسایدی کورد لە باشووری کوردستان بکرابایەوە. تەنانەت قەرەبووی هەموو تێکدان و هەڵتەکاندنی هەموو ئەو گوند و شار و باژێرانش بکرابایەوە بە حکوومەتی عێراق سەر لەبن هەمووی هەڵتەکاند. لەبەرەوە کێشەی طبعا کورد بگوین، کورد کێشەی نییە، کورد پرسی هەیە، ئەمە داوامان هەیە. ئەوە عێراقە، ئەوە تورکیایە، ئەوە ئێرانە، ئەوە سووریایە، ئەوان کێشەیان هەیە لەگەڵ کورد. ئەوان جۆرەك لە فۆبیایان هەیە، فۆبیای کوردبوون. ئەجینا ئێران هەر پێرێ کوردی قسم کرد پێشمەرگەیەکی ڕۆژهەڵات شەهیدکرا شەڕاوەستایە، چۆن ئیسرائیل حیزبوڵای قەسفەکە ئەوان نەوێنە ئیسرائیل و دەزمینی ئەو پرۆسەی ئاشتی نازانێت چی، ئەوان لێن کوردی قەسفەکە. لەبەرەوە ئەمان ئەو کێشەیە کە ئێستا ئێمە هەمانە لە عێراق، کێشەی کوردۆفۆبیا، ترس لە کورد، تۆقاندن، ئەوانە تۆقاندراون لە کورد. هەر ناوی کورد بێ لە هەر شوێنێک تووشی کێشە دەبێت، بەتایبەتیش تەوان تورکیا لە پێشەوەی هەموویان. کەواتە پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق هەتا ئێستا پەیوەندی توندوتیژیە، پەیوەندی جینۆسایدە. هەموو ڕۆژانە بە خۆتان گوێتان لە کۆمەڵێک ڕاگەیاندنی دەسەڵاتدارەکانی عێراق دەبی وەک ئەوەی کە هیچ ڕووی نەدابێت، هیچیان نەکرد بێ بەرامبەر کرد. هەتا دواییانە سەردەکرا یان گوت سەدام حوسێن لە هیچ شتێک دادوەر نەبوو بی، لە زوڵم دادوەر بوو بەسەر هەموو پێکاتەکانی عێراق. بەڵام ئەمە تەبعاً هەندێک بەداخەوە هەندێک سیاسە کوردەکانیش دەکەوتنە ناو هەمان غەڵەت، هەمان قسەیان دووبارە دەکردەوە. بەڵام ئەمە یەکێک بوو لە هەڵخەڵەتاندنەکان، لە جۆرێک لە تێبزرکردنی تاوانەکان. هیچ پێکاتەیەکی عێراق بێزگە لە کورد ڕوبەڕووی جینۆساید نەبووە.
سێ تاوان بەرامبەر شیعەکانی عێراق کراوەتە. دادگای باڵای تاوانەکانی عێراق کە شیعە بە خۆیان لەسەر داڵساڵ بوون و بە خۆیان دەسەڵاتدار بوون لە عێراق، هەرسێکی وەکو تاوانی توندوتیژی دژ بە مافەکانی برۆ بوو ئەوە ناسێنراوە. هیچێکیان وەکو تاوانی جینۆساید ناسێنراوە. لەبەرەوە پەیوەندیەکە جیاوازە، پەیوەندی کورد لەگەڵ عێراق پەیوەندی داگیرکەر و داگیرکراوە. هەر پێناسەیەکی دیکە لەو چوارچێوەیەدا بە هەڵەماندا دەبات و دوورمان دەکاتەوە لە ئەسڵی مەبەستەکەی. بەڕاستی قسە زۆرن، ڕەخنە زۆرە لە دەستەبژێری سیاسی بیگرین و دەبوایە بەو شێوەیە نچنە بەغدا کاتکۆی و دەبوایە چوونی کورد بۆ بەغدا لەسەر بنەمای استراتیژیەکێک بوایە بۆ بەهێزکردن و لە کۆتاییشدا سەربەخۆیی کوردستان بوایە، نەک شەڕە منگلانەیە لە بەغدا لەسەر کۆمەڵێک پۆست و دەستکەوت کە بەداخەوە هیچ خزمەتگاهەرەی کوردستانی بە پرسی نەتەوەی کورد لە باشووری کوردستان ناکات و هەمووشمان دەزانین تا ئێستا زیاتر لە 150 باشووری کوردستان لەژێر دەستی داگیرکەرە و بە ئازاد نەکراوە. بۆیە دەبێت پێناسەکە ڕاست بکرێتەوە و گوتاری کوردیش لەو چوارچێوەیەدا وەکو داگیرکەر تەعامل لەگەڵ ئەو دەوڵەتانەدا بکەین کە کوردستانیان دابەش کردووە. تایە لە چی دیکە قسە ناکەم. عەدالەت عومەر نووسەر و لێکۆڵەوە لە بواری جینۆساید مێژووی لەدایکبوونی ساڵی 1970 لەدایک بووە لە باشووری کوردستان. دیارە ناوی شارەکەی نەنووسیوە چونکە ئەو بڕوای بە کوردستانی بوون هەیە. بەڕێوەبەری سەنتەری ئەنفالە لە ساڵی 1998 تا 2000 بەڕێوەبەر بووە. خاوەنی پرۆژێ ئەرشیفی نەتەوەی جینۆسایدی کوردستانە، خاوەنی ماڵپەڕی ئەرشیفی نەتەوەی جینۆسایدی کوردستانە و خاوەنی 5 کتێبە لە بواری جینۆساید، 20 لێکۆڵنەوەشی هەیە هەر لە بواری جینۆساید لەسەر جینۆسایدی کورد و لێکەوتەکانی جینۆساید و ئەندامی ڕێکخراوی کۆمەڵەی نێودەوڵەتی زانایانی جینۆسایدە IAGS. فەرموو قسەم دەن من لەوێ پێشکەشەکەم چکە پاوەپۆینت پێشکەشەکە بەزانم کاتتان باش، زۆر خۆشحاڵم لەو ئێوارە سەمینارە لەگەڵتان بەشدارم. دڵخۆشم بەوەی کە زانیاریەکان لەگەڵتان باش بکەم بەناوێکی پرۆژەی ئەرشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستان، جەنۆساید ئەنفال یاد و ئەرشیف. ئەمڕۆ یادێکی میێوارانی بادیسان هەبووە کە لە سەرەتاوە باس کرا. جیاوازێکی هەندە دووریان نییە، 14 مانگی شیادی جەنۆسایدی ئەنفال بوو. بۆیە ئەمن دەبێ باسی پرۆژەی ئەرشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستانتان بکەم وەکو هەم یادێکەم وەکو ئەرشیف کە بزانین لە ماوەی ئەو 28 ساڵەی کە من ئیشەکەم لەسەر بواری جەنۆساید چم کردووە، چیم کۆ کردوتەوە، بە چه زمانێک قسە دەکەین لەبەرەوەیەوە زمانی ستاندارد دەوڵەتیە و دەکرێت بەڵگەنامەکان بنەمای هەموو شتێکە وەکو چه ئەو داتایانەی کە هەیە وەکو مەسەلەی ژمارەی قوربانیان، چ وەکو ئەوانەی ئەو بەڵگەنامانەی کە لە سەردەمی باس هەر هەمووی دەرکراوە زۆر بە جورئەتەوە هەموو تاوانەکانی خۆی تۆمار کردیا بە درێژایی ئەو حکومەی کە هەیبووە. پرۆژەی پێکهاتەی ئەرشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستان کاری 28 ساڵی ڕابردوومانەوە و ئەو ویشەیەکی ئێستا ئێمە لە پێناویدا کارەکەین. ئەنجامی ئامانجی سەرەکیمان ئەرشیفی نەتەوەی 100 ساڵی کوردە، یعنی لە دوای پەیماننامەی سایکس-پیکۆ، دواتر سیڤەر، دواتر لۆزان، ئەو دابەشبوونی کورد لەسەر خاکەکەی خۆی بەسەر 4 وڵاتی داگیرکەر چیان بەسەر هاتووە، باسی هەر 4 پارچەی کوردستانە.
من باوەڕیشم بە چار پارچەیەکەن یە هەرباسی کوردستانەکەم بەس کێشەکە ئەوەیە بکەری جەنۆساید جیاوازن بۆیە مەجبورین پارچە پارچە ئەو بابەتانە باز بکرێت. ئەمە لە قۆناغی یەکەم باسی تاوانەکانی دەوڵەتی عێراق لە سەردەمی ڕژێمی بەعس لە 68 تا 2003 کارم کردووە. دواتر تاوانی کیمیابارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەمی ڕژێمی بەعس وەکو سەردەشت، وەکو نۆتشێ، وەکو کرماشە، وەکو زەردە داڵەهۆ لەو بابەتە کۆمەڵکوژی قارنا ڕووخاندنی گوندەکان حکمی جیهاد لە ساڵی 1979 تا 85 لە ڕۆژهەڵاتی کوردستان، کۆمەڵکوژی دەرسیم لە باکوور لە 1937، تاوانەکانی ڕێکخراوی تێرۆریستی داعش لە 2014. لە قۆناغی دووەم ئەو کارانەی کە کردیتمە تاوانەکانی سەردەمی پاشایەتیە لە 20 تا 58، قۆناغی سێەم سەردەمی کۆماری یەکەم و دووەمە لە عێراق و تاوانەکانی دژ بە کوردستانی باشوور لەو بابەتانە. ئارشیفی نەتەوەی چی؟ ئارشیفی نەتەوەی جەوهەری نیشتمانسازیە، بەردی بناغەیە. ئەگەر بتەوێت مرۆڤسازی بکەیت و بمانەوێت نیشتمانسازی بکەیت کوردستانێکی دادپەروەرمان هەبێ، دەبی پشت بوەستین بە ئارشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستان، چونکە دەیبزانی باب و باپیرانمان چیان بەسەر هاتیە لەسەر ئەو لە ڕابردوو. بۆ نووسینەوەی مێژوو لێکۆڵینەوە شیکردنەوە بە ڕوودەدەخستنی ڕووداوە مێژوویەکان لە نەوەیەک بۆ نەوەیەکی ترە، بەردێکی پەیوەندیە لە ڕابردوو ئێستا و ئایندەمان بۆ داهاتوو کە تاکو دووشاری لەبێرچوون بە هەڵەی مێژووی نەبین. یەکێکە لە پێداویستەکانی قەرەبووکردنەوەی زەربزیان و زیان لێکەوتوان بۆ بڕیاردانی دادپەروەرانە و بێلایەنە هیچ شتێک هەندێک بەڵگەنامەکان سوودنیە، چونکە زۆر جار هەندێک چیرۆک دەجێڕدرێتەوە یەکسەر دەڵێن هیچ بەڵگەیەکی لەسەر نییە. لە کاتێک ئەوەی کە ڕوویدایە بە بەڵگەوە هەموو هەیە، ئەوەی کە وەکو مێژووی زارەچی دەجێڕنەوە بسەبت وەکو ئەوەیە کە لەناو بەڵگەنامەکاندا نووسراوەتەوە. لە ساڵی 2023 ئەمن ئارشیفی وێبسایتێکم دانامەناوی kgna.kr ئارشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستان. باسی هەموو تاوانانەی کە لێرە باسەکەم هەمووی لەوێدا بە شێوەی خلاصە و بە شێوەی گشتی کە بەشی گالێری ماڵپەر هەموو ئەو بابەتانەی هەیە گوتم با لەبیرم نەچێت کە باسی بکەم هەر لە سەرەتاوە. ئارشیفی نەتەوەی جەنۆسایدی کوردستان لەسەر سێ بنەمای سەرەکی ئیشەکان مێژووی بینراوە وەکو فیلم، ڤیدیۆ، ڕسم، ئەو شتانەی کە لە سەردەمی تاوانەکان ئەنجام درا، مێژووی نووسراوە ئەو بەڵگەنامانەی کە لە سەردەمی بەعس دەرچووە، مێژووی زارەکی ڕزگاربووان ئەو بەسەرهاتانەی کە ئەوان بۆمان دەجێڕن و هەر یەکەی سوودی خۆیە، چ بۆ پەروەردە، چ بۆ قەرەبووکردنەوە، چ بۆ ئەوەی لەبیر نەچوونەوە، چ بۆ ڕابردوومان بۆ ئێستا و بۆ ئایندەش. دەستگای ئەرشیفی نەتەوەی لەسەر چار بنەمای سەرەکی کارەکە. یەکەم کۆکردنەوەی هەموو بەڵگەنامەکان و زانیاری وێنە و بە شێوەی ئێلکترۆنی چاوکرا. ئێمە هەمومان کۆکردەوە، هەموو دیجیتال کردو، هەر هەموو دەستەبەندی کردیا. دووەم ئامادەسازی و ڕێخستنی هەموو بەڵگەنامە و فێهرستمان کردێ بە پێی سێ سیستەمی ئستانداردی نێودەوڵەتی کارمان کردیان، چ ئەو بەڵگەنامانەی کە بۆ وێبسایت بەکاردێ چۆنە، چ ئەوانەی وەکو بۆ ئارشیڤکردن و بۆ دڕاسات و لێکۆڵینەوە چۆنە، و هەر هەموو ئەوانە بەپێی ڕۆژ و مانگ و ساڵ بەپێی ئەو شوێنانەی کە لێی دەرچووە وەکو سەرۆکایەتی کۆمار بێ، وەکو ئەمنەکان بێ، وەکو فەیلقەکان بێ، وەکو دەم و دەستگاکانی سەرکوتکەری ئەو دەوڵەتانە یان ڕژێمی عێراق بێ. سێەم گەیاندن بۆ ئیشمان، هەمن هەر لە 98ەوە تاکو ئێستا چ وەکو کتێب چ وەکو سایتەکان ئەو دەمەی لە کوردستان نێت هەبوو کە دەبی چووبایە بازار لەناو ئۆفیسێک دانیشتبایی و لەوێن دەراشتەکانی خۆت بڵاو کردباوە. لەو کاتەوە ئێمە کارەکەین لەسەر گەیاندنی ئەو بابەتانە لەسەر مەسەلەی جەنۆساید. چوارەم ئەنجامدانی لێکۆڵینەوە و وەرگیران بە زمانە زیندوەکانی جیهانە. ئەو وێبسایتەی من بە 4 زمانە، کوردی، عەرەبی، ئینگلیزیە، فارسیە، لە داهاتوو زمانی کوردی و زمانەکانی تریش بەپێ پێویست و بەپێ ئەو کاتێکی هەمە، چکە بەڕاستی زۆر بێکاتم، چکە بخۆشم هەم فەرمانبەرم لە دەرەوە، بەڵام ئەوە ئیشێکی تایبەت بە خۆمەوە کەسایەتی خۆم ئەو کارەی بکەم. بەڵام زۆربەی هەر زۆری ئێمە بە زمانە زیندوەکان ئەو زمانانەی کە بەپێی هەڵکەوتی ناوچەکە هەیە وەرگێڕانمان بۆ کردی و داشمان بەزاندێ لە وێبسایتەکان.
ئەمە کارمان لەسەر ئەو تاوانانە کردووە لە 68 تا 2003 زۆر تاوانی تریش هەنا کە تو چەند بە دوواداچوونەکەی بۆ ڕوندبیتەوە جارێکتر تاوانی گوندی سۆریا لە دهۆک لە 69 یعنی هەلە پاش هاتنە سەر حکمی بەعس ئەوان دەستیان بە تاوانەکان کرد لەو گوندە موسڵمان و مەسیحی پێکەوە لە گوندەکەیان کۆمەڵ کوشتکران لە دوو گۆڕی بە کۆمەڵ شێرکرانەوە تاوانی ئەشکەوتی دەکانە کە 76 کەسی بێگوناح وەکو زۆربەیان ژن و منداڵ و ئافرەتی دووگیانیشی تێدا بووە پیر و بەکەوتە بوون لەدەست تۆپ و تەیارەی ڕژێمی باس هەڵاتنە ناو ئەشکەوت و ئاگریان تێبەرکرا ڕاگواستنی و کوشتنی نەفیکردن و ئەدامکردن لە نوسکە شۆڕشی ئەیلولەکە بە هەزاران کەس ئینهیاریان کرد هەزاران کەس بە هەزاران کەس ئێدام کران دەستگیر کران ئەوانەی کە ئاوارە و دەربەدەر کران هەموو ئەوانەی کە تووشی زندانی سیاسی بوون لە دوای ئەو نوسکۆیە و ئەوانەی کە ئاوارە بوون چه ئەوانەی کرد لە ناوپەردان بۆمباران کران یعنی لە دیلمان لەو بابەتانە بۆمبارانی قەڵاتزەیە کە ڕژێمی عەرەب دەستی لە زانکۆش نەپاراستووە و زانکۆی قەڵاتزەیە کە بەنامبارترین زانکۆ بوو لە کوردستان بە بۆمبی ناپاڵ بۆمبارانی کرد بۆمبارانی هەڵەبجەیە هەڵەبجە نەک وەکو کیمیاباران وەکو بۆمبارانی لە 74 لە باسەکەی 2 ڕۆژ پاش قەڵاتزێ بوو جەنۆسایدکردنی فەیلەکانە لە 79 هەتا 80 و هەتا 1990 بەردەوام بۆ جەنۆسایدا نزیکەی 8500 بەڵگەنامە و دۆکۆمنتێک کە لە ماوەی ئەو 10 ساڵەی بۆ تەسویرکردن و لە ناوبردن و لە تیزاب خەواندن و لە ئەڵغامەکانی شەڕ بەکارهێنان و هەموو ئەو بابەتانەوە ناوی زۆربەی هەر زۆری ئەو ئایلانە بە سەدان هەزار ناو لەو بەڵگەنامانەدا هاتیە کە چۆن هەولێر دهۆک سلێمانی لە باشووری عێراق بەناوەڕاست لە عەلی غەربی عەلی شەرقی دیارە هەموو ئەو بابەتمەندەری ئەوانە بگیرن و دەست بەسەر بکرێن کە گرنگترین خاڵیش لە ئەوەی فەیلیەکان ئەو وەکو خۆم وەکو ئافرەتێک ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی باس دەستی بردیتە ناو کۆلگەی خێزانی فەیلیەکان ئەڵێ ئەوەی ژنەکەی فەیلی هەر عەراقیەک ئەگەر عەسکەر 4000 دینار ئەگەر مەدەنی بێ 2500 دینار بەس بەو شەرتەی تەلاقی بدا بەڵگەنامەی تەلاقم بۆ بێنێ و کە ئاودیوی سنوورەکەی سنووریشی کردیا بۆ ئیران ئێجا بێت ئەو خەڵاتەی خۆی وەربگرێت یعنی لە چه ئاستێکدا بەزیوەتەوە کە هەروەها لە ئەنفالیش لە جەنۆسایدی ئەنفالیش بە هەمان شێوە بە جیاکردنەوەی بەگرتنی ئەو خێزانانە جیاکردنەوەی لێر و مێلەیەکتری خێزانەکان پەرتەوازەکردنیان لەگەڵ بەکار سەربازەکان جەنۆسایدی بارزانیەکانە کە جەنۆسایدێکی ڕەگەزیە بەس ڕەگەزی نێر بردرا 8000 کوڕ و پیاوی بارزانی کە 315یان نێر منداڵ بوون ئەوانە هەموو دەست بەسەر کران بێ سەرشێکران لە بۆ جنوبی عێراق باسرانەوە بۆمبارانی وەردوگای زێوە و پەنابەرانە ڕژێمی باس دەستی لە پەنابەرانیش نەپەپاراست یعنی ئەوانەی کە دەبوونە پەنابەر لە وڵاتانی تریش جارێکە دەچوو بۆمبارانیان دەکەی بەناوبەترینیشیان دوو کەیسا کە یەکیان ئۆردوگای زێوەیە یەکەیشیان کەمپی هاوەرە خۆڵە لە بانا کە دەربازبوانی ئەنفالی یەکەم بوون کیمیابارانی کردن کۆمەڵکوژیەکانی عاشقانە لە 87 کە بۆ شەهیدکردنی زۆر خەڵک و وەڕوخاندنی ئەو ناوچەیە کیمیابارانی شێخمەستان و بارستان سۆرم کردێ لەبەرەوەی ئەمڕۆ ساڵیادی بوو لە 87 ژمارەی گشتی قوربانیانی شێخمەستان و باریستان ئەوەی تا ئێستا من کۆم کردوتەوە چ وەکو بریندار چ وەکو ئەوانەی کە شەهید بوون شەهید کیمیاباران بوون لە 376 کەسە بەڵام من هەتا 435 ناویشم کۆ کردوتەوە لەسەر ئەو بابەتە کە تێیدا ماستەر گازی دەماری ئەوانە هەمووی بەکار هات خەردەل بەکار هات و بەپێی ئەو ڕاپۆرتە پزیشکیانەی کە هەیە یعنی باسی ئەو بابەتەی کردیە کە دواتر دەچمە سەری جەنۆسایدی کیمیابارانی هەڵەبجەیە یەکێک لە بەناوبانگترین تاوانەکانی جەنۆساید دژی کورد لەبەرەوەی لەو کاتەی کامێرەکانی کامێرەی زۆری لێبوو لەبەرەوەی ئێمە لە ئەنفال لە فەیلیەکان لە بارزانیەکان لە بێدەنجی خنکان لە بێدەنجی جەنۆساید کراین لەبەرەوەی سەردەمی عەولەمە نەبوو سەردەمی مۆبایل و ئینتەرنێت و ئەو بابەتانە نەبوو بەس لەسەر ئەوەی جەنۆسایدی هەڵەبجە جیا دەکاتەوە ئەوە بوو کە لە ئاستی هەموو ڕۆژنامە جیهانیەکان دەنجی دایەوە تەنانەت کۆبوونەوەی زۆر گەورەش لە ئاستی
شیوخ و سەناتۆرەکان و بابەتانە ئەنجام درا بەڵام هیچ بڕیاری نەدرا تەنها ئیدانەیەکی على ئەساس پرس کرا. جەنۆسایدی ئەنفال لە 87 کە هەردوو نوێبێرێ بە ڕۆژی ئەنفال کە کاری زۆر کرا لەسەرەوەی ئەو ڕۆژە ڕووبێتە ڕۆژی ئەنفال و هاوڕێی بەڕێزم علی مەحموود یەکێک لەو کەسانە بوو کە هەوڵێکی زۆریدا لەسەر ئەو بابەتە و هەلێرەش دەستخۆشی لێ دەکەم بۆ هەموو هەوڵومانی بۆنانەی کە کردوێتی و بەردەوامە. بە 8 قۆناغ لە تەواوی هەرێمی کوردستان لە 23 کە بە پێی شاهد عیانەکان دەڵێن لە 9 دەستی پێ کردووە، بەڵام بە پێی بەڵگەنامەکانی ڕژێم باشی 23 و 26 دەکا کە لە بەڵگەنامەکانی دادگای باڵای تاوانەکان هەیە 9350 لاپەڕێ بەڵگەنامە هەیە لەسەر ئەنفالی کورد هەر 8 قۆناغەکەەوە زۆر بە سەراحەت باسی ئەنفالی یەک تا ئەنفال خاتمەت الئەنفال کە لە بادینان بۆ کرایە 182,000 قوربانیمان هەیە زۆر جارە و دەنگوێ دروستەبی کە چۆن ئەو قوربانیانە چێ دەڵێ 182,000 علی نەزار خەزرەجی جارێک گوتی 250,000 زیاترە لە علی حەسەن مەجید دەرکەوبوونەوە لەگە سەرانی کورد لە دوای 91 و ئەوانە گوتی لە 100,000 تێپەڕ ناکەوە چی ئەو هەڵایەتان ناکەوە یعنی ئەو 100,000 پێکەم بووە. یعنی هەموو بابتەنە بەس جەنوساید نیەت شەرتە لە ناوبردن شەرتە نەفەر شەرت نییە حتا گەر ئەوانە 10 کەسیش بن 100 کەسیش بن نەک بە هەزاران و نەک وەکو جووەکان کە دەڵێن ئێمە 6 ملیۆن کەسمان هەیە. یعنی ئەوانە ڕووخاندنی شار و ڕاگواستنی بە زۆرە ملی خەڵکی سەید سادق کە بێوێنە بوو قانون بەسەر پێوە نەمابەوە کە لە 88 کە ئەوەش هەر لە ناو کەیسی ئەنفال حساب کتابی بۆ کرا چکە گوتیان 88 ڕوویدایە هەر لە سەردەمە بووە. کیمیابەرانی ئوردوگای هاوڕێخۆڵە کە باسم کرد کە دەربازبووانی ئەنفالی یەکەم بوون. کیمیابەرانی ناوچەکانی کوردستانە کوردستان لە 83 هەتا 88 285 جار کیمیاباران کرایە، یعنی لە زاخۆ هەتا خەرمەکە، یعنی ئەگەر وا حسابی بکەین بڵێ هەموو قەبارەی کوردستان و 20,000 قوربانیمان هەیە بە شەهید و بە بریندار. یعنی هەر ئەوە نییە ئێمە لە باریستان ئەو هەموو خەڵکەمان هەموو بێسەر و شوێنە هەتا ئێستاش نازانین لە 92ەوە ڕووخانی ڕژێمی گەڕانەوەی کورد بۆ سەر ئەوەی دانانی حکوومەت و پارلەمان. پاکتاوی ڕێگەزی تەفیرعەرقیە مەسەلەی عەرەبایزێشنە کە بە عەرەبکردنە کە لەیان 1000 کەس بۆ قوربانی لەیان 1000 کەس لە ماڵ و حاڵی خۆی ڕاگوزرا هەتاکو ئێستاش قەراراتی مەجلس کیابسەورە لە مانجی 3/25 هەڵبەشاییتەوە هەتاکو ئێستا 1 عەرزیان نەدایتەوە کورد کە چۆ ناو پرۆسەیەکیش بۆ دەگەر شیعە و سوننا کە یەکیان لە تەمەنی خوارەوە هیچ بەمێر بدەن ئەویتر بەوەی هەموو ئەوانەی کە داعش بووینە لێبوردنی گشتیان بۆ دەربکرێت بەڵام چونکە کورد مشکلەی خاک بوو قبولی ئەو بابەتەی کرد بەڵام هەتاکو ئێستا عێراق هیچ بڕگای ڕۆژێنماییەکی لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو هەزاران دۆنەمەی کە کورد هەیەتی ڕاستە بەشەکی زۆریشی بەو یاسایە ناگەڕێتەوە لەبەرەوەی جای کردیتەوە کە زەویەکانی بەرگری زەویەکانی نافت ئەوەی لەو کاتە لەوێ نەبۆخانیەکەی ڕووخایەدا گیرکرایە کۆمەڵێک مەرجی زۆری دانا ئەوانەی کە بێسەر شوێنن یعنی لە سەردەمی بەعەز تەنها ئەوە نەبووە کە کۆمەڵ کوژ بکرێت زندانی سیاسی ئەوانەی بە تاک گیران ئەوانەی ڕۆژبگیر کران ئەوانەی لە ماڵدا هێنران ئەوانەی لە جادا ئەوانەی لەبەر خاتری جلوبەرجی کوردی لەبەر جەمەدانی یعنی هەموو ئەو قانون عەرفیانەی کە لە عێراقدا جێبەجێ دەکرا ئێمە بێسەر و شوێنکە خەباتی سیاسیان هەبووە لە هەموو حیزبەکانی کە بەرکەوتەی یەکجار زۆر هەیە لەسەر ئەو بابەتە و دەتوانم بڵێم هەتاکو ئێستا ئێمە بگوراوە نووسرایە 10,000 بە 100,000 ئەمە کەسمان هەیە کە لە وەکو سژنی سیاسی لە ماوەی 68 هەتا 2003 یان ئەدام کرا پارەی گولەکانی وەرگیراوە یا هەتاکو ئێستا بێسەر و شوێن کەس نازانێت هەر بۆ نمونە لە مەعامەڵقیری هەڵێر 1100 چێڵ هەیە کە بەبێ ناونیشانەوان هەموو سژنی سیاسی هەولێر بووینە کاتی خۆی لە 2008 پێشنیارم کرد پەیکەری سەربازی ون لەوێ دروست بکرێت لەبەرەوەی یعنی
زۆر نامردانە لەژێر ئەشکەنجە و ئازار هەمویان کوژراون ڕەوانی شارەوانی کراون مرد و شوورەکان بە خێر خۆیان بڕبوویان ئەوانەیان لەناو ئەو گۆڕانە تاک بە تاک پێشت بوو. ئەوەی لە دوای ئەنفال لە 89 جارێک کە خەڵک ئەنفال کرایەوە بەس نەک لەژێر ناومیشانی عەمەلیاتی ئەنفال. جەنۆسایدی ڕاگواستنی بە زۆرەمەلی خەڵکی پشدەر بوو. بڕیاریشی وەرگرتیە هەم ئەوەی سەید سادق هەم ئەوەی پشدەریش، بەڵام لە دادگایەک بۆ دادگایەکە هێشتا بڕیارەکە ئیحالە نەکراوە. ڕاپەڕینی گەلی کوردستان و کۆڕەوە ئینتیفاضەی شعبانیە لە باشوور کە بەداخەوە کورد زۆر ئیستیفادەی لێ نەکرد لە دادگای باڵای تاوانەکان لەسەر ئەو کەیسە بەو شێوەیە. کیمیابەرانی کوردستان ئەمڕۆ بڕیاری کیمیاباران ئێمە لە 57 شوێنمان هەیە کە کیمیاباران کرایە، هەمووشی بەپێی ڕۆژ و مانگ و ساڵەکەی نووسراوە، ناوەکان هەموو دیارن، من ناچمە سەری لەبەرەوەی ئەوە لەبەر چاوتانەوە دەبینن کە لە 15 هەتا 14/9/87 ئەو ناوچانە کیمیاباران کراینە. ئەمە هەندێک جاریش وەکو ئەوەی باسم کردیە هەندێک ناوەکان ممچینە لە زاراوەی خەڵکی ناوچەکە یان ئەوەی کە بڵاو کرایتەوە و ئەوەی کە بە دوواداچوون کردێ بچینە هەڵەی ڕوویداوێ بۆی داوای لێبوو نەکەم و حەزم لێ گە شتێک دەبین هەڵەیە ئاگادارم بکەنەوە. کیمیابەرانی ناوچەکانی کوردستان لە ئەنفالی 1 و 2 یعنی دەینە 88 21 شوێن لە ئەنفالی 1 و 2 کیمیاباران کراینە بەپێی ئەو ڕۆژ و مانگ و ساڵە. لە ئەنفالی 3 4 5 6 7 ئەو ناوچانە کیمیاباران کراینە. لە ئەوەی 87 کە گرنگترینیان بالیسان و شێخ وەسام بوو هەروەکو باسم کرد. ئەمە ئەنفالی 3 4 5 6 7 66 شوێن لە کیمیابارانی ناوچەی بادینە. بگورە لە گەڕامەوە وەبسام 100 شوێن لە خاتمەتول ئەنفال 100 شوێن بەپێی ئەو ناوچانەی کە لێرەدا نووسرایە بەپێی ڕۆژ و مانگ و ساڵ کیمیاباران کرایە. ئەو مترە مربعی لە بادینە کیمیاباران کرا، زۆر گەورەترە لە مترە مربعەکەی هەڵەبجە کیمیاباران کرا. بەڵام چونکە ئەمێندەرە کامێرەکان حازر بوون، پەیامنێرانی ئەجنەبی دەهاتن ڕوویان تێدەکرد. ئیران بەخۆی لەرە وەختی یەکەم لێ بوو، تورک لێوێندەرا بوو، یعنی هەموو ئەو بابەتە بۆ هۆکاری ئەوەی کە ئەوانە هەموو لە بێدەنجیدا بخنچێن و کەسیش باسییان نەکات. ئەمە ناتوانم بچمە سەر هەموو ناوەکان، بەس دەزانم لە پانکێ لە بەرجینی خەڵکێکی زۆر بەرکیمیاباران کرد. ژنێکی بادینان لە مقابلەیەک لە ڤیدیۆیەک هەیە دەڵێ سەدام بە هیچ شتێک نەشیامە بەس بە کیمیایی شیامە، یعنی هیچ شتێک نەیتوانی ئەوان بڕوخێنێت، تەنها کیمیایی نەفسیوانی بڕاند و کە یەکێک لە کوشندەترین تاوانەکانە کە بەعس ئەنجام دێت. ئەمە ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە سەردەمی بەعس کیمیاباران کرا، سەردەشتا ناوچەی هۆرامان شارەدای سنەیە دەرناخێ زەکەریا فڵانەوەنە گوندەکانی نێزیک مەریوانە، گوندەکانی کرمانشە دالاهۆ زەردەکە زۆر زەرەر و زیانێکی بجار زۆری هەبوو هەروەکو ئەوەی سەردەشت. پارێزگای کرمانشانە جارێکیکە کیمیابارانی ئۆردوگای هاوڵەکۆڵاوی کە باسم کرد. کیمیابارانی شێخ وەسان و بالیسان زۆر مرۆت نامێ بچمەوە سەر ناوەڕۆکی هەمووی بەس هەروەکو خۆڵاسە هەندێک پارچەم دانابوو کە کاتێک کیمیاباران کرا بۆ ڕۆژی دواتری شێخ وەسانان یەکێک لەو جیانە بوو کە گوندەکەی بە دینامی تەقێنرایەوە. یعنی ئەمە بۆ ئەوەی کاریگەری بابەتەکەی لابدەن. لە گواستنەوەی برینداران بوو کە لە یاد ئەوەی یەکەمیش کە لێرە پێشکەشکرا باس کرا، ڕوویان لە هەولێر و شەقلا و ڕانیە کرد. دەکرێت هەڵوێستی خەڵکی شاری ڕانیا کە ئەو لەو شەوەی تەواو پێشتیمە کۆتایی بکەین. هەموو ئەو بابەتانە جارێککە ناچمەوە ناو ئەو بابەتانە. ئەو ژوور منداڵانەی کە لە لای خەلیفان لە دۆڕی ئالانی فڕێدرانەوە ڤیدیۆکەشی هەیە و تۆماریش کرایە کە چیان بەسەر هاتیە. راپۆرتی پزیشکی مافی مرۆڤ نیشان دەدات کە بەپێی ئەو قسانەی کە گوندنشینەکان کردیان گازی خەردەر بەکار هاتیە، بەڵام هەندێک حاڵەتەکان کە یەکسەر بووتە هۆکاری مردن ئەمە گازە دەماریەکان بووە کە بەکار هاتیە.
بەداخەوە ئەو کەیسە نەگەیشتە دادگا هەرچەند لە کەیسی دادگای باڵای یانی وەکو کەیسەی مستەقل نەگەیشت دەنا بە 25 لاپەڕە بەڵگەنامەی کە بە تێر و تەسەلی باسی کیمیابانەی شێخ حەسانی باریستان دەکات لە کەیسی دادگای تاوانەکانی ئەنفالدا هەیە کە باسی ئەم بابەتەی کردێ دۆڕی باریستان دۆچمێ خەتێ شێخ حەسان ناوچەکانی پێ و بەلەنجار و سێوسینان هەمووی لە 14 لە 15 چوارەوە تا 27 تا 29 حەفت ئەمە ناوچانە هەمووی کەناواران کراوە زەرەر و زیانێکی زۆر قوربانیەکی یەکجار زۆرمان هەبوو برینداری زۆرمان هەبوو ئەوانەی کە لە خەستەخانەی جمهوری هەولێر بزر کران تا کوێستە چارەنووسیان دیارنیاوانەی لە معسکەر ڕەشقین کە دواتر بۆ پارکی سامی عەبدوڕەحمان بەداخەوە یعنی ناوی پێکراوە ژێماوی دەبینکراوە موزەخانەیەکی گەورە کە کورد زەرەر و زیانێکی زۆریشی لەسەر ئەوە کردەوە ئەوەی ئەنفالیش هەمومان دەزانین زۆر بەتێر لەسەری باسم کرد کە بەڵام گەورەترین ئەو شتانەی کە ئەنفال سڕێنەوەی ناسناسنامە و پاکتای و ڕەگەزی ئەنفال تێکدانی کولتور و زمان و ئەدەب و فەرهەنگی گەلی کورد بوو وێرانکردنی ژێرخان و سەرخانی ئابووری و شتقاڵی و ئاژەڵداری سوتاندنی گوندەکان بوو ڕەز و باخەکان کانیاوەکان ریشتکردنی و سیاسەتی خاک سوتاندن بە سەرماندا جێبەجێکرا جیاوازکردنەوەی خێزانەکان زەرەر و زیانێکی بە کوردیە خێزانی کورد هەیەیان ئەنفال تەنها کوشتنی مرۆڤ نەبوو بەڵکو پێشکەشکاریەکی گەورە لە دژی مرۆڤایەتی بوو کە ئێمە لە بێدەنجی وامان لێ هاتووە هەتا ئێستاش بێدەنگم بەرامبەر بەو بابەتە گۆڕی بە کۆمەڵەکانمان هەیە بەس بە یەک دەقەتیشی دەخەمە سەری گۆڕە بە کۆمەڵەکانی کورد ئەو گۆڕە بە کۆمەڵەکان کە من لە هۆڵنداش دادگای لە هەر بەراوێزی سەمینارێک ڕێکخرا بوو کە کاک عەلی مەحموود ڕێکشکست بوو باسی گۆڕە بە کۆمەڵەکان کرد باسی ئەو غەدرەم کرد کە عێراق هەتا کوێستا کە دەبیتە بەشێک لە قسەکانی دکتۆر ئیبراهیم پشتگوێی خستیان گۆڕە بە کۆمەڵەکانی کوردی پشتگوێی خستیان لەبەرەوەی ئەوان بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 2006 و هەموارکراوی ساڵی 2015یان لێ ناگەڕن کەس بێژگە لە خۆیان دەست بۆ گۆڕ بە کۆمەڵ بڵا ئەڵێن دەبی ئێمە بین تەنها لێژنەیەک هەیە کە نوێنەرێکی وەزارەت شەهیدانی تێدا بی یا تێدا نەبی ئەمە وای کردووە زۆربەی گۆڕە بە کۆمەڵەکانی ئەوان ئیش و کارەکانیان کە کردیان لەسەر ئەساسی تەماشای ئەو لیستە بکەن ئەوە ڕێبەری گۆڕە بە کۆمەڵەکانی عێراقە لە باسی هەولێری تێدایە چونکە عێراق 3 مەرحەلە گۆڕی بە کۆمەڵی هەیە لە ساڵی 92 هەتا 2003 لە 2003 هەتاکو ئەمڕۆ لە 2014 هەتاکو ئەمڕۆ هیچی ئەوەی 2014 کابیتە یەزیدەکان کەیسێکی جیاوازە و لە ڕێگای ڕێکخراوی تەرۆریستی بەس ئەوەی خۆمان لە دوو کۆناغی جیاواز بەڕێوەبەرایەتی هەڵدانەوە و پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان دەڵێ ئەمن لە 2008 حسابەکەم یعنی تەنانەت ئەو گۆڕە بە کۆمەڵانی هێزی هاوپەیمان CPA کە هەڵیاندایەوە بۆ دادگای باڵای تاوانەکان ئەوەی مایکل ترەمپەر کە بێوێنەترین هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و بە DNA تاک بە تاکی شخصەکانیان ناسیەوە کە پەیوەنددارن بە کێو لە چەند دەرابووینەوە وەک چۆن کوژراون و چۆن فیشەچیان بەرکەتیە چۆن زیندە بە چاڵ کران چۆن ئەو منداڵان لە باوەشی دایکیان لەژێر قۆڵەکان خنکاون کە ئێمە دەڵێن زیندە بە چاڵ هەندێک برادەر پێیان ناخۆشەوی لە کاتێک زیندە بە چاڵ کراینە لەبەرەوەی ئەوەی فیشەچی بەرکەت کوژرا بەس ئەوەی لەناو سینجی دایکیدا لەو بنە لەژێر خۆڵەکە خنکا زیندە بە چاڵ کرا یعنی واقع و هەموو گۆڕە بە کۆمەڵەکانی کە تا ئێستا هەڵگرێتەوە هەر ئەوە دەڵێن ئەمن لە ماوەی کارکردنم لە ماوەی 92 هەتا 24 کارم لەسەر مۆزوعی گۆڕە بە کۆمەڵەکان کردی ئەوەی خۆم کە گوتم 28 ساڵە ئەوانی کە من کارم لەسەر کردیە لەبەرەوەی گۆڕی بە کۆمەڵ لە کوردستان لە پاش لە پرۆسەی ئازادی کوردستان و دانانی حکوومەتی هەرێم و پارلەمان کە هەڵەی زۆرمان هەبووە دادپەروەریمان بەرپا نەکردیە کە نەمانتوانی لە سەرتاوە موزەخانەیەک دابنین قانونێک بۆ بێسەرژێنکراوەکان دابنین یعنی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە هەبوو و هەڵدرایتەوە تۆمار نەکرایە بە لەسەر بە دووەداچوونەکی زۆر ئەوەی من کۆم کردیتەوە لەگەڵ ئەوەی عێراق دەڵێ جیاواز ئەوان دەڵێن لە 99 موقع 215 گۆڕی بە کۆمەڵ هەیە من دەڵێن لە 92 هەتا 24
لە 226 موقع یعنی شوێن هەیە بچینە دە گۆڕینێ شوێن بچینە دە گۆڕینێ یعنی لەسەر ئەو ئەساسی 370 گۆڕی بە کۆمەڵ هەیە ئەوە هەم لە سمینارەکەی دادگای لاهای هەم لە کۆنفرانسی زانستی ئاکادمی لە بەرامبەر بەرپرسی سەرچی کە لە عراقی پاراستن و گۆڕە بە کۆمەڵەکان کە هەمووشی وێنە دەگرت و بردی وتی ئەمە لەسەر ئەحداسیات بیشتەکەی یعنی دەبی ئێستا بیبینم ئێجا تۆماری بکەم یعنی ئەمەیە زۆر ئەمەیە ستەمکاری و ئەمەیە پشتگوێ خستن لەبەرەوەی هەمووی بە بەڵگا بە وێنە بە ئەوە هەیە کە لە گردە ڕەشا گۆڕی بە کۆمەڵ لە گردی سەیوان گۆڕی بە کۆمەڵ لە سەرداوی سلێمانی گۆڕی بە کۆمەڵ هەبوو لێرە لە مەعمەرقیر گۆڕی بە کۆمەڵ هەبوو 29 نەفەری شەقڵاوەی تێدا بوو و 25 نەفەری بالیسان 5 کەسی شەهیدانی یەکەتی بوون کە لە 2013 هەڵکرا یعنی ئەوە بەس گۆڕی بە کۆمەڵن بەس لە مەعمەرقیری ها دەنا 24 گۆڕی بە کۆمەڵ لە سنووری پارێزگای هەولێر لە هەولێر هەتا حاجیۆمران هەڵدرایتەوە لە 92 لە سلێمانی 13 گۆڕی بە کۆمەڵ یعنی ئەوانە هیچی لە دهۆک لە ئەمنەکان لە ئەمنی زاخ و لە ئەمنی دهۆک لە ئەمنی سلێمانی یعنی لە ئەمنە سوورەکە یعنی هەموو بابەتانە ئەوان ناگەیویتە ئەو قەنەعەتەی ئەمەش دەبیتە چی ئەگەر بێ مقارنێک لەگە دنیا بکەم عراق خراپترین کەسە بۆ هەڵدانی گۆڕە بە کۆمەڵەکان لەسەر خەریتی ژیانی بە مقارنەکان لەگەڵ هۆلۆکۆست لەگەڵ بۆسنا لەگەڵ رواندا لەگەڵ کەمبودیا لەگەڵ و کەیسەکەشمان هەروە ئەمە پاڵپشتینە دەوڵەتیمان نەبوو بۆ گەیاندنی ڕاستە ئەمریکا هات بە خاتری دووبورجەکەی ئێرەی ڕووخاند سەدامەوە بوو ئەم تەواو بوون ئەوەندە لەسەر ئۆکەی یک پروژه و تەواو ئێستا هەموومان دەچینەوە پێنجشەمیشە بەیانیش جومعەیە زۆر ئەوەی مەکانش ئەو کەیسانە گەیشتنە دادگا بڕیاریان فێنیەکان جەنۆساید و تاوانی دژە مرۆڤایەتی بارزانیەکان جەنۆساید و تاوانی دژە مرۆڤایەتی هەڵەبجە بە هەمان تاوانی جەنگ و تاوانی جنگ جەنۆساید دژە مرۆڤایەتی ئەنفال بە هەمان شێوە کۆڕەوە تاوانی دژە مرۆڤایەتی وەرگرت پادێگە ڕاپەڕینی کوردستان پاکتاوی ڕەگەزی تاوانی دژە مرۆڤایەتی وەرگرت ئەوانە بڕیارن هەموویان ئەو تاوانانە لە ئاستی نێودەوڵەتیە یعنی سێ تاوانی گرنگن لە ئاستی نێودەوڵەتی جەنگ و دژە مرۆڤایەتی و جەنۆساید ڕاگواستنی ئەوەی پشدەر و ئەوەی سەید سادقش کە هەر وەک باسمان کرد بڕیاری وەرگرتێ لە دادگای باڵای تاوانەکان سەرڕای بچووکردنەوەی بەس لە دادگا بۆ دادگای حەملەکەوە ئێستا بە کێشەمان ئەمە نییە کێشەمان ئەوەیە عراق لە 2003 لە ماوەی 23 ساڵ نەیتوانیوە دادپەروەری ڕاگوزەری کە قەرەبووکردنەوەی زەربزیانەکان دانانی موزەخانە بە موئەسسەساتی کردن دابینکردنی ئاسایشی نەتەوەیی بۆ تاک بە تاچی کورد کە هەتاکو ئێستا موشەکمان دەکەوێتە سەرسەرمان و خەڵکمان لێ شەهید دەبین نەیتوانیوە دابینی بکات و من لەگەڵەوە نیمە لە هەولێر مێنەمەندیلۆ من دروست کرد بە دەبی وەکو ئەڵمانیا وەکو هۆلۆکۆست لە ناوەندی بەرلین کە گەورەترین مێنۆمەنتی لە دنیای دروست کرد کە وەختی تەماشای دەکەی تووشی کە ئابەدەبی کە چۆن ئەو زۆڵمەکرایە دەبی لە ناوەندی بەغدایە شتێکی وا بۆ کورد کرابە دەبی دیواربەندێک کرابە وەکو دیواربەندەی کە هەیتیان یعنی بەلای کەمی لە لای ئەو پەیکەریدایان نایە سەربازیبوونی سەردەمی بەعەز لەوێندەرە بەشەکیان دانابە بۆ ئەوەی کە جارە چیکە وەکو ئەوان داوای لێبوردن لە خەڵکەکان وەکو ئەوانە کەنایکان دەڵێن ئێمە بە خۆشمان بە سەرمان هاتێ داوای لێبوردنەوە بکەن بەڵام ئەوان کە سوکاری قوربانیانی خۆیان بە مەلایەن دۆلار هەبوون جوان بەڵام هەتاکو ئێستا بریندارە چەکی کیمیایی فرسەشی لەوانە وەرنەگرتیە ئەو هەموو تاوانی 22 جار کوردستان بە هەمووی جاری تاوانی جەنگ و زۆر سوپاسدانەکەم پێشنیان و ڕاستپاردەشم زۆرن دێکمەوە بۆ دێپرسیار و شتیوانە و من سوپاسدانەکەم لە ئاخیریش سوپاس و ڕحمە و تێبینی زۆر سپاس یادی 38 ساڵەی تاوانی ئەنفال 38 ساڵ لەمەو پێش ڕژێمی باس
یەکێ لە گەورەترین تاوانەکانی سەدەی بیستەمی بەرامبەر بە گەلی کورد ئەنجامدا بە ناوی ئەنفال کە لە ماوەی 8 ساڵدا 4 تاوانی جینۆسایدی بەرامبەر بە گەلەکەمان تیا دەکرد. کۆمەڵکوژی فەیلی، بارزانی، چیمیابارانی هەڵەبجە، تاوانی ئەنفال. ئەنفال گەورەترین و بەرفراوانترین پرۆسەیان بوو. بەداخەوە ساڵ لە دوای ساڵ داواکاریەکانمان دووبارە دەبنەوە. وەک دوو بەڵێنەکان دەسەڵاتداران ئەنجامیان نابێت. لە کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی قوربانی و خەباتی ئێمە بوو کەچی بووە حکوومەتی لایەنگری تاوانبارانی جینۆساید و ئەنفالچیەکان. بۆ ئەم ساڵ لیستی داواکاریەکانمان دەخینە ڕوو کە بریتین لە: یەکەم، دادگایکردنی تاوانبارانی ئەنفال کە لە ڕێکەوتی 25/2007 بڕیاری دەستگیرکردن و دادگایکردنی بەشێکیان دەرچووە. لەلایەن دادگای باڵای تاوانەکان و ناوەکانیان دیاری کراوە. ناوەکانیان پاش هەموارکردنەوە و ڕێخستنەوەی لیستەکە بدرێتە پۆلیسی ئینتەرپۆل و داهوو دەستگاکانی کوردستان وەک تاوانبار بیان ناسن و حزبەکان بە تایبەتی دەسەڵاتداران لە ڕیزەکانیان دەریان بکەن و ئەستۆپاچی خۆیان دەرببڕن لە بوونی تاوانبارانی جینۆساید لە ڕیزەکانیان. دووەم، پەلە بکرێت لە هێنانەوەی ڕووفاتی قوربانیانی ئەنفال و بەرفراوانکردنی پرۆسەکانی شیکاری لە زووترین کاتدا بۆ ناسینەوەیان. سێم، حکوومەتی عێراق داوای لێبوردن لە قوربانیانی جینۆساید بکات بەگشتی و بە تایبەتی قوربانیانی ئەنفال. ئەمەش ئەرچی سەرۆکی کۆماری عێراقا. بەداخەوە پۆستەکە بەدەست کوردەوەیە و هیچ هەنگاوێک لەوبارەوە نەدراوە. چوارەم، هەموو لیستەکانی موچەی شەهیدان و جینۆساید، بریندارانی چەرکی کیمیایی، زیندانیانی سیاسی، پێشمەرگەی دێرین بڵاو بکرێنەوە و لە بوونی گەندەڵی و ناوی تاوانبار پاک بکرێنەوە و وردبینی لە سیڤەکانیان بکرێت. یاساکان بکرێنە پێوەر بۆ موچەی ئەو توێژانە. پێنجەم، سەربازگەی تۆپزاوار لە فەوتان و لە ناوچوو ڕزگار بکرێت و پەلە بکرێت بە مۆنومێنتکردنی شایستە بە قوربانیەکانی ئەنفال، چونکە سەربازگەی تۆپزاوار بە هاوشێوەی سەربازگەی ئۆشڤێتسی هۆلۆکۆست تۆپزاوا هەڵگری دەیان پێیان و چیرۆکی قوربانی ئەنفالە. شەشەم، وەڵام بە داواکاری کە سوکاری ئەنفالیان قوربانیان بدرێتەوە، جیاوازی لە نێوانیان نەکرێت. ئەوانەی خان و زەویان بۆ دابین نەکراوە بۆیان دابین بکرێت. ژیانی شایستە بە تاقانەکانی جینۆساید، ڕزگاربووانی کۆڕی بە کۆمەڵ، ڕزگاربووانی ئەنفال، بریندارەکان دابین بکرێت. حوتەم، داواکارین لە بەرپرسان بۆ ڕێزگرتن لە قوربانیانی ئەنفال، هەموو دانیشتن و وێنەگرتن و سەردانیکردن و بەشداریکردنی پرسەی 423 تۆمەتباری ئەنفال، ئەوانەی ناویان لە لیستەکەدا نیە، تەواوی مستەشار و فەرماندەی مەفرەزە خاسەکان، خاوەن پۆستە باڵا کارگێڕی و حزبیەکانی سەردەمی بەعس ڕابگرن و بە تایبەتیش 258 کەسە هەڵاتووی هەرێمی کوردستانن. جوولەی سیاسیان قەدەغە بکرێت و ڕێز لە 182,000 قوربانی ئەنفال بکرێت. هەشتەم، هەر بەشداریەکی سیاسی لە کۆنە سەرۆک فەوزە زاشەکان، سەرۆک مەفرەزە خاسەکان، ئامر سیریەکان، ڕەفیق حزبیەکان، ئەمن و ئیستەخبارات، تەواڵی ڕژێمی پێشوو، هەموو ئەوانەی بەرپرسیارەتیان هەبوو لە دەسەڵاتی بەعس قەدەغە بکرێن لە کاتی مردنیان ڕێگەیان پێ بدرێت بە ئاڵای کوردستانەوە بنێژرێت. نۆیەم، هیچی کە تاچی کورد نەکرێتە سوتەمەنی ململانی نێودەوڵەتی و ئیقلیمیەکان، زۆرینەی تاوانەکانی ڕابردوو بەرامبەر گەلەکەمان کراوە بە بەهانەی ئەو بەشداریانەوە ئەنجامدراون بە تایبەتیش 3 پرۆسەی جینۆسایدی، 8,000 بارزانی، 5,000 هەڵەبجە، 182,000 ئەنفال، ئاشتی خواسی بکرێتە ناسنامەی کوردستانی جینۆساید کراوە. ڕێکخراوەکانی کوردستانی بێ جینۆساید، تۆڕی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو
دادگای تاوانی نێودەوڵەتی CIC تۆڕی ئایکانی کوردستان ئایکان ڕێکخراوی قەدەغەکردنی سەرچی کۆمەڵکردنی بە کوردستان ڕێکخراوی هەڵمەتی دادپەروەری ڕێکخراوی جیهانی بێت سەرچی کیمیایی بایۆلۆژی هەڵمەتی ژیان دژبەری ئەهدامی لە کوردستان گۆڤاری تۆپزاوە ڕۆژنامەی نوگرە سەلمان ڕێکخراوی مانەوە بۆ پرسی شەهید و ئەنفالکراوان کوردۆسایی چاک هەڵمەتی ژیان دژ بە ئەعدام تۆڕی ڕێکخراوە کوردستانیەکان بۆ قەدەغەی سەرچی ناوەچی